پرۆژەیەکە کە خۆشبەختانە هەلیکار بۆ گەنجان دەخسێنێت. دیارە پرۆژێش کە دامەزراوەی ڤیم فاوندیشن بۆ جاری دووەم پرۆگرامی دەستپێشخەری پرۆژەی بچووکی ڕاگەاند و لەم پرۆگرامەدا لە ئێستادا چەند کارسازێک ناوەکانیان ڕاگەیاندراوە کە دەتوانن دوای ئەو ڕێکارانی لە وەرگرتنی خول واروها وەرگرتنی ئەو بڕپاری بۆ پرۆژەکە پێویستە دەست بەکارەکانیان بکەن. دیارە کە پرۆژەی ڤیم فاوندیشن ئەم پرۆژە بچووکانی ڕاگەاندووە بریتە لە پشتگیریکردنی کارگەری و دارایی بۆ ئەو کارسازانەی کە خاوەنی بیرۆکەی داهێنەرانن، بەڵام بەهۆی بربەستێکەوە جالایانی مادی بە یاخودەر بابەتێکی دیکە بێ ناتوانن پرۆژەکانیان بخەنە سەر پێ و کاری لەسەر بکەن. بۆ مەبەستەش لە ڕابردوودا 3100 فۆرم دابشکردن با بڵێن هاوڵاتیان بەشداریان کرد و بیرۆکەکانی خۆیان ڕەوانە کرد لە سلێمانی و هەولێر و دهۆک و هەڵەبجە و کەرکووکەوە بۆ دامەزراوەی ڤیم فاوندیشن بیرۆکەکان نێردراون بۆ ڕوونکردنەوەی زیاتر لەسەر ئەم پرۆژەیەوە هەروەها ناوی ئەو بەشداربووانەی کە ئێستا دەبنا خاوەنکاری خۆیان لە ڕێگەی پرۆژەی قەرزی بچووکە و میوانداری زۆر بەڕێز شنیار فائق ڕێخەری پرۆژەکانی ڤیم لە بەیانی کورسات نیسلامان ئامادەیە. خات و شنیار بە خێراتی. پێش هەر شتێک ئەمێ بڵێم بەڕاستی پرۆژەیەکە جێی دەستخۆشکەریانی ومێدێکە بۆ گەنجان لە بارودۆخێکی قەیراناوی هەرێمی کوردستاندا کە هەلیکار بۆ گەنجان دەرەخسێنن. زۆر سپاس. ئێمەش هەدەفەکەمان ئەوەیە کە لەم کاتە لەم بارودۆخەیە بتوانین پرۆژەیە بکەین کە یارمەتی گەنجان بین و ئومێدێکیان بینێکە ئەوانیش داهاتوێکی ڕۆشنیان هەیە. باشە. دیارە پرۆژەکە بۆ جاری دووەمە کە هەلیکاری با بڵێن ڕاگەیان دوای خۆت پرۆژەی قەرزی بچووک و کە دەستگیرۆی گەنجان دەکات بیرۆکەکانی خۆیان بێن بە شێوەیەک باس لە پرۆژەکە بکەیت لە بەروی لای بینەرانمان ڕوونتر بێت. زۆر پاشا. پرۆگرامی دەستپێشخەری پرۆژەی بچووک پرۆژێکی قازانجنەویستی دامەزراوەی ڤێمە کە تێدا پاڵپشتی کارگێڕی و دارایی ئەو کەسانە ئەکەین کە خاوەنی بیرۆکەیەکن یان خاوەنی بیرۆکەی کارێکن، بەڵام بەهۆی بربەستێکەوە چ دارایی بێت چ کارگێڕی بێ لەوانەیە کەسەکە نەزانە چۆن کار بەڕێوە بەرێت چی یاسایی بێت ئێمە پاڵپشتیانەکەین ئەو کەسانی کە بەشدارە بن لەگەڵمانە خۆل و ڕاهێنان بۆ ئەەکەینەوە لە بڕێوەبردننی کارە لە مارکێتی نالا ئەوەی کە چۆن بتوان کاڵاو بەرهەمەکانە لە بازارێک کوردستان ساخ بکەنەوە. وەروەها بڕی پارەیەکیش ئێمە ڕۆی داراییەوە یارمەتیانین بێ بەرامبەر ئەمە قەرزی بچووک نییە و پشکێکیشمان نابێت لە کارەکاندا تەنها هاوکاریەکە بۆ یەکەوە بتوان کارەکان بەرەو پێشەوە برن. باشە. ساڵی پێشوش پاریش پرۆژێکی لەو شێوەیەتان ڕاگەیاند چەند کەسێک توانیان چەند کارساز خاوەن بیرۆکێک توانیان سوودمەند بن. ئێوە ئاگاداری ئەوە بن کە لە دواییە تا چەند ئێستا بۆ منەوانی کە پێشتر پار سوودمەند بوون لەو پرۆژەیە تا ئێستا بوونەتە خاوەن پرۆژە و خاوەنکاری خۆیان. بەڵێ بەدڵنیاییەوە ئێمە هەر ئەم پرۆگرامەیە کە پرۆژەیەکی دێشخایەنە بۆ ماوەی 16 مانگ بەردەوامە قۆناغی یەکەم لە ساڵی 2021 بەڕێوە چوو خۆشحاڵانە دە کارساز لەگەڵمان بەشدار بوون بە خاوەنی کاری خۆیان و ئێستاش هەموو ئەو کەسانە لە کارەکەیان بەردەوامن و لە بەرەو پێشچوونی بەردەوامیشان ئێمە زۆر خۆشحاڵین بەوە. باشە. خات و شنیار دیارە زۆرێک لە گەنجەکان کارسازەکان بیرۆکەکانی خۆیان نردبوو بۆ ئەوەی بتوانن لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە بیرۆکەکانیان جێبەجێ بکەن. باشترین ئەو بیرۆکانیا خود بە پێی پێویستی ئەو بیرۆکانە هەڵبژێردراوەکە لە خۆناغی دووەمدا 28 کارساز چانسی ئەویان هەیە کار لەسەر بیرۆکەکانیان بکەن. بەڵێ چەند میکانیزمێک هەیە بۆ هەڵبژاردننی پرۆژەکان. یەکەم ئەوەیە کە ئەم پرۆژەیە نسبەی نەجاحەتی لە بازاری کوردستاندا بەرز بێت. بیرۆکەوەکو بیرۆکەی زۆر جوان هەیە بەڵام بێ بیرۆکەکانمان لەگەڵ بازاری کوردستاندا بگونجێت. بەڵێ پێویستی هەوڵاتیانی ئێمە چی بێت کارەکە لەو بوارەیە بێت و دواتر مەجای ئەوەی تابێت کە هەلی کار بۆ دەوروبەریش بڕەخسێنێت و یارمەتی بژاندنەوەی ئابووری کوردستانیش بات. مانە کۆمەڵک مەرجی بەسیتن کە ئێمە داماناوە بۆ هەڵبژاردننی ئەم پرۆژانە. تەمەەن تێدا ڕەچاو کراوە تەمەنی ئەو کەسانی کە تەمەەن تێدا لە 7 ساڵ بۆ 35 ساڵە، بەڵام ئەگەر پرۆژەیەکیش زانیمان پرۆژێکی زۆر جوانە و ینی مستحقی ئەوەیە کە وەربگیرێت توانین چاوپۆشی لەوەش بکەین ئاساییە، بەڵام بە پڕانی پرۆژەکەی بەقوت بێت. باشە. ئەوانی سەرپەرشتی ئەم پرۆژەیەکەن ئەوانەی لیژنەیەک هەیە کە ئەم کەسانە هەڵ ئەبژێرە بۆی بزان کێتە پێشەوە بۆ ئەو کارە کێنە و لیژنەیەکە سەرپەرشتی پرۆژەکەکەن.
بەڵێ لیژنەیەکی پسپۆرمان هەیە کە تایبەت لە بوارەیە کارەکەن هەر ستافی دامەزراوەکەی خۆمانن هەم لە وەرگرتنی فۆرمەکانە بیدایەت کە پێداچوونە بە فۆرمەکان داکرێت یەک بەیەکی فۆرمەکان کە ئەم جارە خۆشبەختانە 3100 فۆرم زیاترمان لە هەر 5 پارێزەکانی کوردستانەوە بۆ هات لیژنەیەک تایبەت ئەو پێداچوونەوە بۆ فۆرمانەیە ئاکات دواتر ئەوانی کە جیاکردنەوە بۆ چاوپێکەوتنیان لەگەڵدا ئاکرێت اینجا مەرحەلەی پرزنتیشنیشمان هەیە بۆیە بە کۆمەڵێک ڕێکاری خۆی ئەڕوات بە سەرپەرشتی لیژنێکی پسپۆر لە بابەتەیە. باشە خات و شنیارێکێک لە داواکانی هاوڵاتیان کە فۆرمی ناردبوو و بەشداری لەم پرۆژێ کرد بوو باسی لەوە کرد یعنی وەکو تێبینیەک کە ئەم پرۆژەیە ئێمە کاتی بیرۆکەکەی خۆمان دەنێرین لە ڕێگەی فۆرمێکەوە ڕەنگە باشتر پەیامەکە نەگات بۆیە پێش ئەوەی کار لەسەر ئەوە بکرێت فۆرمەکان هەڵبژێردرێت یان بیرۆکەکان هەڵبژێردرێت لە ڕێگەی فۆرمەوە چاوپێکەوتن هەبێت باشتر بتوانین پەیامەکە بگەێنین ئێوە چۆن خوێندنەوە بۆ ئەم بۆ چوونەی ئەو کارسازە دەکەن ئەکید ئێمە بۆ چوونی هەموو کەسێک بە هەند وەرەگرین و ئەگەر بزانین سوودی لێ ئەبینین بۆ قۆناغەکانی داهاتوو ئێمە ئەتوانین بخێنە پرۆگرامەکەمانەوە بەڵام لە ئێستاە بۆ کوتم 3100 فۆرممان بۆ هاتووە ئەمە مقارنەتەن بە قۆناغی یەکەم ژمارەکە زۆر زیاتر ببوو و دڵنیان بۆ قۆناغی سێم و چوارەم کە ئێمە لە پلانباندا بیکەینە لە چەمانگی داهاتوودا زیاتریش ئەبێت بۆیە ئێمە ناتوانین ئەگەر بە کات و بە ژمارەش بێت چاوپێکەوتن لەگەڵ هەر 3100 کەسەکە بکەیت بۆیە فۆرمەکانیش بە شێوەیەکدان درراوە کۆمەڵک پرسیاریتیایە کە ئەو کەسە ئەتوانێت بە ڕوونی پیرۆکی خۆی بگەێنێ چەند پرسیارێکی تایە کە لە وەڵامی ئەو پرسیارانەیە هەم بیرۆکەی پرۆژەکە هەم ئامانجی کەسەکە هەم پلانیشی بۆ جێبەجێکردنی پرۆژەکە چیە ئەتوانین لە کاتی فۆرمەکە وەڵامی باتەوە بۆیە ڕوونە لە بەرچاوی ئێمە ئەگەر لە شوی فۆرم بێت تا چاوپێکەوتیان لەگەڵا بکەین باشە ئەو کەسانی کە بەشداریەکە ئەتوانن بەشداری بکەن یاخود بەشداریان کردووە من لە کۆمنت یەکێک لەوانەیە کە لە گەنجێک لەوانەیە تر کارسات و بێ هەر شتێک بوو بێ باسی لەوە کرد کە لە قەزا و ناحیەکان فۆرمی ئەوان ناتوانن بەشداری بکەن ئەمە تا چەند ڕاستە هەر سنتەری شارەکانی گرتوتەوە یاخود قەزا و ناحیەکانیش بوویان هەیە لە هەر شوێنەکە بتوان بەشداری بکەن خێر قەزا و ناحیەکانیشی تایە ئێمە کە ناوەکانمان ڕاگەیاندووە و ناوانی کە نووسیمانە بۆ شارەکان تەنها ناوی پارێزگاکانە گینا دەوروبەری شارەکەکان شارۆچکەکان قەزا و ناحیەکان بەشداربوومان هەیە بە دڵنیاییەوە تەنها شارەکان و ناوچەی نابڵی ناو سنتەری شارەکە نیە دەوروبەریشی و قەزا و ناحیە و هەتا لە گوندەکانیشەوە بەشداربوومان هەیە و هەشتمان بۆ پێشتر بەڵێ خات و شنیار دیارە بۆ جاری دووەم 28 بیرۆکە کاری لەسەر دەکرێت ئەو بیرۆکانە زیاتر خۆیان لە چیدا دەبینەوە بیرۆکەکان ئێمە یەکەم جار کە ڕائەگەێنین لە 8 سێکتەرە ئێمە پرۆژە وەرئەگرین لەوانە بازرگانیە لەوانە تەکنۆلۆژیە لەوانە پەروەردەیە ژینگەیە بۆیە پرۆژەکان لە چارچەوەی ئەم سێکتەرانە خۆی بینێتەوە باشە دوای ئەوەی کە بیرۆکەکان هەڵدەبژێرێت و کار لەسەردەوە دەکرێت ئەم کارسازانە بیرۆکەکانیان ئیشی لەسەر بکەن تا چەندە خول و ڕاهێنان هەیە جگەلەوەی کە لە ڕووی مادیشەوە دەستگیرۆی دەکرێت هەر لە دەستپێکردنی پرۆگرامەکەیە کارسازەکانمان بەشدارە بن چەندین خول و ڕاهێنان وەکو باسم کرد خولی چۆنێتی بەڕێوەبردنی کار چونکە لەوانەیە کەسێکی تیابێت ما خبری خۆی نەبێت تەنها بیرۆکەیەکی هەیە بەڵام نازانن چۆن کارەکەی بەڕێوەبەرێت دەورەی مارکتینیان بۆ ئەکەینەوە براندین کە چۆن بتوانێت کارەکەی خۆ بکات بە براندێک و لە ناو بازاڕەکانی کوردستانە بیناسێنێ بە خەڵک و چەند دەوراتێکی تریش هەم لە ئەوەی کە چۆن بتوانێت حساباتی کارەکەی خۆی بکات ئەمانە هەموو فەرکاری لە ئێمە وەرەگرن و دواتریش پاڵپشت دارایشیانەکرێ و هەم دەوراتی یاسایشیان بۆ ئەکرێتەوە کە چۆن ئەو ڕێکاری یاسایانە چێکە لێرە ئەبێ بیگرنە بەر بۆی کە کارەکان بە شێوەیەکی قانونی لە کاردا بێت. باشە ئێوە تەنها ڕێکخراوەکەی ئێوەیە ڤیم فاوندیشن ئەمە بەتەنیا ئەکادیانی هیچ لایەنێکی تر سپۆنسەری ئیناکات تەنها سپۆنسەر لێرەیە ڤیم فاوندیشنە کو سپۆنسەری ناوخۆی تەنها ڤیم فاوندیشن خۆمانەکەین با هەماهەنگی لەگەڵ چەند ڕێکخراوێکی نەدەوڵەتیە بەڵام کارەکە لایەنی جێبەجێکردن و سەرپەرشتیکردن و بەڕێوەبردننی تەنها ڤیم فاوندیشنێک ئەو ڕێکخراوانی ترکە لە نێودەوڵەتین کێنەوەی کە هاوکاری کۆمەڵێک ڕێکخراون سەربایەکێتی ئەوروپایە بەڵام وەکو ناوەکانیان ئەنی تەنها ڤیم فاوندیشنێکات. باشە دیارە ئەم گەنجانە ئەم کارسازانە کە پرۆژەکانیان دەچێتە سەر کار و کاری لەسەر دەکرێت
خاوەندارێتی تەنها بۆ گەنجەکانە هیچ خاوەندارێک بۆ ڤیم ناگەڕێتەوە نەخێر تەنها خاوەنداری بۆ گەنجەکە خۆیەتی خاوەنی بیرۆکەکەیەتی و خۆشی سەرپەرشتی هەموو کارەکانیەکات و هەم ئەوانشی کە وەرنەگیراون چونکە لای زۆر کەس ئەمە ئەبێ بە پرسیار کە ئەو پرۆژەکەی بە تەفاسیلی ناردووە بۆ ئێمە چونکە من فیدباکی خەڵکم وەرگرتەوە لە من پرۆژەکەم بە حازریاوتە بەردەست ئێوە بەڵام نازانم چی لێت لەوانەیە ئێوە خۆتان بەکاری بهێنەوە شوێنێکی ترا بەڵێ ترسی ئەویان هەیە بەڵام من لێرەوە هەموو کەسێک هەموو کارسازێک هەموو کەسێک کە خاوەنی بیرۆکەی دڵنیایانەکەمەوە بە هیچ جۆرێک ئێمە بیرۆکە و کاری هیچ کەسێک بۆ بەکار ناهێنین و لە هیچ شوێنێکی تێشە نایبینێتەوە تەنها ئەو کەسە پرۆژەکەی تەقدیم کردو ئەگەر وەرگیرا خۆشبەختانە مەتوانین یارمەتی بین ئەگەر وەریش نەگیرا تەواو ئەو پرۆژەیە ناچنەوە سەری و بە هیچ جۆرێک بەکار نایێتەوە بۆی حەزەکەم هەموو کەسە دڵنیا بێنەوە خاڵە بە دڵنیاییەوە یعنی کە ئەو کارسازانی کە پرۆژەکانیان ناردووە دەکرێت ترسیان نەبێت لەبەرێت حەقی خۆش ئەتوانین بڵێن ناردنی بیرۆکەکان بۆ جێگەیەکە کە جێی مەترسی نییە جارێکی دیکە لە شوێنێکی دیکەوە بیرۆکەکانیان کاری پێ بکرێت خاتوشنیار بابەتێگەیە کە ئەم گەنجانە ئەم خاوەن بیرۆکانە کاتێک کە بیرۆکەکانیان کاری لەسەر دەکرێت دەبێت هەر بۆ خۆیان بێت ینی بۆیان نییە دوای ساڵێک دو ساڵ ئەم بیرۆکەی کە ڕێکخراوەکەی ڤیم فاوندیشن هاوکاری کردووە و کاری لەسەر دەکرێت بیفرۆشنەوە بە کەسێکی دیکە خاوەن کارەکە خۆی مەبەستە بەڵێ ئێمە لەوە ناتوانین ینی دەستکاری چۆنتی بەڕێوەبردنی کارەکە خۆی ناکەین ئێمە کەسێکێتە لای ئێمە خاوەنی پرۆژەکە خۆی خاوەنی بیرۆکەکەی خۆی خاوەنی کارەکەشە ئێمە یارمەتی ئەو کەسە ئەین لە ڕووی ئەکادیمی و چۆن بتوانێت کارەکەی خۆی بەڕێوەبرێت و لە ڕووی داراییشەوە بووی کە بەبەستەکانی بۆ بشکێنین بەڵام دوای چەند ساڵێک ئەگەر خۆی ویستی خاوەندارەتی کارەکەی خۆی بابەت کەسێکی تر ئەو کاتە ئێمە ناتوانین هیچ بڵین و هەرمافیەوەشمانیە کە ئێمە مداخەلی ئەو کارە بکەین بەڵێ خاتوشنیار بابەتێکی دیکە هەیە یەکسانی جەندەری لە نێو پرۆژەکانە چۆن کار لەسەرەمە کراوە بە شێوەیەکی زۆر باش کارمان لەسەر کردووە چونکە یەکێک لە بڵێ ئەو سێکتەرانی کە ڤیم فاوندیشن کاری لەسەرەکات یەکسانی جەندەریە بۆیە هەم خۆمان کار لەسەر ئەو بابەتاکەین و هەم لە هەموو پرۆگرامەکانمانە لە هەموو هەر شتێک لە دامەزراوەکەی بە تا ستافی خۆشمان بەبەرداوامی ڕەشای ئەو خاڵاکەین کە یەکسانی جەندەری هەبێت بۆیە لە خۆشبەختان لە هەردوو ڕەگەزەکە ئێمە بە یەکسانی کارسازمان هەیە لە بیداتا کە سەرەتایە دەسەکەن بۆی کە ئەم پرۆژێ ڕابگەێنن لە چ شوێنێک لە چ ڕوویەکەوە توانن ئەو کەسانە گەنجەکان خاوەن بیرۆکەکان ئاگادار بکەنەوە کە پرۆژێکی لەم شێوەیە هەیە توانن بەشداری بکەن تەنها لە ڕێکخراوەکەتانەوە لە ڤیم فاوندیشن یاخود لە دەستگا میدیاکانیشەوە ڕیکلام بۆ ئەم پرۆژەیەکەن بۆی بتوان ئاگادار بچکە هەندێک گەنجێ لەوانەیە ئاگاداری و بابەتە نەبێت یان دەماودەمبی بیستێتەوە وەکو خۆی نەگات پێی نەتوانێت بەشداری بکات وایە بە حکمی ئەوەی کە لە ئێستا سوشەڵ میدیا زۆر بڵاوە و کاری زۆر پێکرێت ئێمە لە پلتفۆرمەکانی خۆمان لە سوشەڵ میدیا بڵاوی یەکەینەوە لە وێبسایتی خۆمان و پێی تواناش لە دەستگا میدیایەکان هەوڵمان ناوە کە ئەلان بۆ پرۆژەکە بکەین بکە خەڵک لێ ئاگادار بێت هەموو ڕێگانی کە بتوانین خەڵکی پێ ئاگادار بکەینەوە ئێمە بەکاری هین وەک لە داات تا ڕێگەی تریشە بوو خۆشحاڵە بین کە بتوانین بەکاری بێنین باشە خاتوشنیار باس لەوە کرد کە ئەم پرۆژە ینی بەردەوامی دەبێت پرۆژەی یەکەم و دووەم ڕاگەندرا و بۆ جاری سێم و چوارم و چەندین جاری تر کار لەسەرم بیرۆکەیە دەکەن و بەردەوامی دەبێت ئەو کارسازانەی کە لە ڕێگەی فۆرم و بیرۆکەکانی خۆیان ناردووە لە پرۆژەی سێم جارێکی تر چانسی ئەوەیان هەیە بیرۆکەکانیان هەڵبژێردرێت یان ئەو کەسانی کە جارێک یان با بڵێن کارسازی نوێ کە بیرۆکەی نوێی پێشکەش کردووە چانسی دەبێت ئەمە چۆنە؟ ئەم پرۆگرامی ئێمە ماوەی 16 مانگ بەردەوامە و هەدەفمان 1100 کەسە لە هەموو کوردستانە لە هەر 5 پارێزگا و دەوروبەریشی کە بتوانن لە ڕێگەی پرۆگرامەکەی ئێمە بێ بە خاوەنی کار و ئەو بیرۆکەی هەیەی بێ بە واقع ئەم 1100 کەسە تەبعاً زۆرە لە ماوەی ئەم 16 مانگەیە 1100 کەس قۆناغی یەکەم 10 کەس بوو قۆناغی دووەم 28 تا قۆناغی سێم لەوانەیە 50 کەس بێت بەپێی فۆرمەکانەوەی پرۆژەکان کە بۆمانیت و ئەو کەسانەشی کە تەقدیمیان کردو ئەگەر بەشدار نەبوون لەگەڵمانە ئاساییە چەند جار تەقدیم بکەنەوە و لەوانەیە ئەم جارە وەرنەگیرا بێ جاری داهاتوو بتوانێت پرۆژەکەی باشە تەقدیم کە داخۆ بنافەسە کەمتر بێت پرۆژەکەی وەربگیرێ بۆیە ئاساییە چەند جار تەقدیمی بکات
کەی پرۆژەکەی وەرگیرا و کاتە ڕەنگە چانسی هەبێ لە جاری سێم و چوارەمە چەند جارتوانێت تەقدیمی بکات. گەنجەکانمان ئێوە بە پێوەی کە لە ناو بوارەکەیان و ئاگاداری هەموو بیرۆکەکانن کە گەنجان پێشکەشیەکەن گەنجەکان ئێمەتوانێت ئەویان هەیە کە دائیمەن بیرۆکەی باشتریان پێبێت بیرۆکەی نوێیان پێبێت داهێنەر بن تا چەنە توانایانیان هەبووە. زۆر توانایان هەیە بەڕاستی پێ خۆشە نەک دامەزراوی بم چەند ڕێکخراوەکانی تری چەند لایەنەکانی تر حکوومەت خۆشیەکە بکرێت هەستە بە ئەنجامدانی ئەم پرۆژانە چونکە بەڕاستی فکری زۆر جوان هەیە پرۆژی زۆر جوانە تەنها ئەوەیە کە نازان لە کێوە دەست پێ بکەن تەنها ئەوەیە کە سینێکە دەستیان بگرێت و ڕسۆرسەکانی کە لە بەردەمیانە زۆر کەمە پرۆژی زۆر جوان هەیە کە توانین ئێمە بیکەین بە پرۆژەیەکی گەورە و خۆمان استفادەی لێ بکەین و کوردستان وەم کەسەکەش کە خاوەنی کارەکەی بتوانێت استفادەی لێ بکات. باشە لێستادا تەنها ناویە و کارسازانی کە بەشداریان کردو کە وەرگیراون ڕاگەنراوکەی دەسەکەن بە جێبەجێکردنی ئەرکەکە. ئێمە لە ئێستا دەستمان کردەوە پرۆگرامەکە ڕێکارەکانی پێش دەستپێکردنی پرۆگرامەکە هەمووی ئامادەیە پرۆگرامەکە خۆشی وەکو وانەکان و خولەکان و مامۆستاکان هەمووی ئامادەن ئێمە لەم هەفتەیە کە بێتەوە دەستەکەین بە خوێندنی وانەکان دواتریش پرۆسەی پرۆگرامەکە بەردەوامە بێت و دوای ئەمەشکەتەوە بوو فۆرم ئەکرێت و جارێکی تر بێت کە خەڵک بتوانێت تەقدیمی بکات. لە ئێستا هیچ کاتێکتان دیاری کردو بۆی فۆرمی داهاتوو بکرێتەوە بۆی ئەو کەسانی کە بیرۆکەیان هەیە ئەوانیش بتوانن لە ئێستاوە فۆرم پڕ بکەنەوە بە تەخمینێک بێت ینی مەشتێکی ئەکیدی نیە بەڵێ 4 هەفتەی کە ئێمە فۆرمەکانەکەینەوە بێت کە خەڵک بتوانن جارێکی تر تەقدیم بکات و یەکسەر دوای ئەو دەستەکەین بە قۆناغی سێم چونکە وەکوتم 16 مانگمان هەیە و هەدەفمان ژمارەیەکی زۆر گەورەیە ئەبێت لەگەڵ پرۆگرامەکە بڕۆین. بەڵێ خات و شنیار ڕۆڵ و گرنگی ئەم دەستگیرۆیی ڤیم فاوندیشن بۆ گەنجان وەکو فیدباکێک کە بۆتان هاتوتەوە خۆی لە چیدا دەبینێتەوە؟ ئێمە زۆر خۆشحاڵین کە گەنجەکانمان ڕوەکەن لە ئێمە بۆی کە بتوانن یارمەتی لە ئێمە وەربگرن و زۆر پرۆگرامەکەیان طبعاً پێجوانە و پێخۆشەکە لایەنێکی ببێ بەرامبەر ئەتوانێت یارمەتیان بە ئەتوانێت هەم لە ڕووی ئەکادیمیەکەشەوە بەڕاستی ئێمە زۆر گرنگە ئێمە با هەر باسی داراییەکە نەکەین چونکە ئەمانە وەکوتم گەنجن لە تەمەنی 19 ساڵ و بەرەوسەرەوە هەر کەسە و لەوانەیە کەسێک بڕوانامەی دواناوەندی هەبێت زانکۆی هەبێت یاخود پەیمانگای هەبێت بەڵام اختصاصی خۆی کار بەڕێوەبەرێت بۆیە هەم لا وەرگرتنی خولەکانە کە فێرکاری ئەوە وەرەگرن چۆن کارەکەیان بەڕێوەبەر استفادەی لێکەن خەم لە ڕووی داراییەکەشەوە بۆیە فیدباکی زۆر ئیجابیمان بۆ هاتووە. بەڵێ دەستەکان شنیار ببوورە هەنار دیارە جارێکی دیکە ئەمەوێت بڵێم بەڕاستی جێگەی دەستخۆشیەکە لە ڕێگەی پرۆژێکی ئەو هاوە هەم بیرۆکەی گەنجان کاری پێ دەکرێت و هەم بە پێویستیشە دەستەکانتان خۆشانی تریش بتوانن کارێکی لەو شێوەیە بکەن. هیواد دارین ئێمە زۆر سپاسانەکەم ڕێخەری پرۆژەکانی دامەزراوی ڤیم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریانی لێرە خستانە ڕوو